باش لەسەر سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە دۆخی عێراق لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران من میوانێکم هەیە ئێلی گۆڵد سەرۆکی ئینستیتیوتی گۆڵد لە واشنگتنەوە لەگەڵمانە بەڕێز گۆڵد ئەم کاتت باش ئەمریکا چ جۆرە حکوومەتێکی بۆ داهاتووی عێراق ئەوە پرسیارێکی گراوەیە حکوومەتی ئەمریکا ئێستا چاوی لەوەیە دەیانەوێت عێراق حکوومەتێکی هەبێت هەژمونی ئێرانی بەسەرەوە نەبێت حکوومەتێکی سەقامگیر و سربەخۆ بێت و ڕۆڵی هەبێت لە سەقامگیرکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتگیر و ئێستا ئەمریکا بە شێوەیەکی گشتی سەرنجی لەسەر ئەم پرسانەیە و ئێستا دەرفەتێکە هاتوتە پێشەوە بۆ عێراق بۆ ئەوەی ڕۆڵێکی سەرەکی بگێڕێت لە سەقامگیرکردن و بەرقرارکردنی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاساییکردنەوەی پەیوەندەکانی لەگەڵ سعودیە و ئیسرائیل و کار بۆ سەقامگیرکردنی ناوچەکە بکات و دوورکەوێتەوە لە پشتیوانیکردنی ئێران و هەژمونی ئێران لەسەر وڵاتەکە نەمێنێت. باش بەو دەرەنجامانەی کە لە هەڵبژاردنەکانە بەدەساتون ئەم خواستەی ئەمریکایەتە دی کە حکوومەتێک پێک بێت دوور بێت لە هەژمونی ئێران؟ من پێم وایە گەلی عێراق بە شێوەیەکی گشتی دەیانەوێت ببینن حکوومەتێکیان هەبێت دوورکەوێتەوە لە ئێران و هەژمونی ئێران بەسەر وڵاتەکەیانەوە نەبێت و هەروەها پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان باش بێت و پێکەوە وەک وڵاتێکی سەقامگیر کار بکەن و دەیانەوێت حکوومەت بەم کارانە هەڵسێت. ئەمریکا و ئیدارەی ئێستای سەرۆک ترەمپ دەیانەوێت پاڵ پشتی لە عێراق بکەن بۆ ئەوەی وڵاتێکی گەشە سندوو بێت بچێتە پێشەوە لەم بوارانەی کە باسمان کرد و کار بکات لە بەرژەوەندی گەلەکەی و کارێک بکات حکوومەتی عێراق هان بدات و یارمەتی بدات بۆ ئەوەی لە بەرژەوەندی گەلەکەی کار بکات. من پێم وایە لە دوای هەڵبژاردنەی پەرلەمانی عێراق ئێستا گەشتبینیەک هەیە و پرسیارەکەش ئەمەیە ئایا حکوومەتی عێراق دەتوانێت یاخود ویستی هەیە سەرکردایەتیەک بگرێتە دەست لە حکوومەتی داهاتوو بتوانن هەژمونی ئێران کە ماوەیەکی دوور و درێژە لەسەر وڵاتەکەیە نەیهێڵێ و پرسیارەکەش ئەوەیە کێ سەرکردایەتی ئەم حکوومەتە دەکات کە بەم جۆرە مامەڵە بکات لەگەڵ وڵاتانی ناوچەکە و بەرژەوەندی گەلەکەی لە بەرچاو بگرێت و لە بەرژەوەندی ئەمریکا و ویستەکانی ئەمریکا کار بکات. ئەگەر بڕوانینە سیاسەتی ئێستای سەرۆک ترەمپ کە بە شێوەیەک کار دەکات دەیەوێت لەگەڵ سەرۆک وەزیران سوودانی بە جۆرێک پێشتری ژوا بوو کە بە جۆرێک مامەڵەی بکردایە ئەمە ویستی ئەمریکا بوو دەیویست سەرۆک وەزیران سوودانی بە جۆرێک مامەڵە بکات گروپە میلیشیاکان کۆنتترۆل بکات لە بەرژەوەندی گەلەکەی کار بکات نەک لە بەرژەوەندی وڵاتێکی دیکەی دراوسێ لە ڕابردوودا ئەم ڕێڕەوانە ئەم ڕێگەیانە کە ئەمریکا ویستوێتی عێراق بیان بگرێتە بەر تاوەکو ئێستا نەهاتوونەتە دی. زۆر باشە کەواتە ئەمریکا چۆن لە نزیکەوە کارەکات بۆ بەدیهێنانی ئەم خواستانەی؟ ئەگەر بڕوانینە ئیدارەی ئێستای ئەمریکا چەند کەسایەتێکی دیاری کردوون بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ عێراق بکەن. ئێمە بینیومانە لە ساڵانی ڕابردوو سەرنجێکی زۆر هەبووە لەسەر عێراق و ئێستا مەرک ساڤایە وەک نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ عێراق دیاری کراوە.
ئێمە تاوەکو ئێستا یاخود با بڵێن لە ڕابردوودا ئەم ویستەی ئەمریکامان نەبینیوە بە شێوەیەکی کردداری بەڵام ئێستا دەیبینین بە شێوەیەکی کردداری ئەمریکا دەیەوێت گرنگێکی زۆر بە عێراق بدات هە لەبەرەوەشەکە نێردەی تایبەتی خۆی بۆ عێراق دیاری کردووە و بۆ ئەوەی کاریگەریەکی ڕاستەوخۆی تەواوی هەبێت کار لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا بکات لە ناوچەکە ئێستا جیاواز لە ڕابردوو باش هەندێک هێز و لایەنی سیاسی لە عێراقا ئەم ویست و دەستێوەردانانەی ئەمریکاش بە دەستێوەردانی دەرەکی دیسانەوە تەماشاکەن هاوشێوەی ئەو دەستێوەردانانەی لە ناوچەکەیە هەیە ئێوە لە سەرمەچێڵ زۆر ڕوونە من ئێستا پێت دەڵێم هیچ وڵاتێکی دەرەکی هیچ لایەنێکی دەرەکی نابێت دەسوەردان لە هەڵبژاردننی وڵاتێکی دیکە بکات نابێت هیچ دەسوەردانێک هیچ لایەنگریەک وڵاتێکی دیکە بەسەر وڵاتێکی دیکەیەوە هەیبێت نابێت ئەم کاریگەریە لەسەر عێراق هەبێت بەڵام ئێستا کە دەیبینین ئێران چ لە ڕێگەی دادگای باڵاوە بێت چ لە ڕێگەی پەرلەمانەوە بێت لە ڕێگەی حکوومەتەوە بێت هەوڵ دەدات هەژمونی خۆی بەسەر عێراقەوە بسەپێنێت هەوڵ دەدات هەژمونی خۆی لە وڵاتەکە بسەپێنێت ئێستا پێم وابێت جیاوازی هەیە لە نێوان ئەمریکا و ئێران ئەمریکا نێردەیەکی تایبەتی خۆی دیاری کردووە بۆ عێراق دەیەوێت وەک هاوبەشێکی خۆی مامەڵە لەگەڵ عێراق بکات لەبەرەمەشە ئەم نێردە تایبەتەی دیاری کردووە ئەمریکا دەیەوێت ببینێت چۆن حکوومەتی داهاتوی عێراق بنیاد دەنرێت و دروست دەکرێت چۆن دەتوانن لە ڕێگەی حکوومەتی داهاتووە پەیوەندیەکی بەهێز و باش لە نێوان هەردوو وڵات دروست بکەن و هەروەها هەژمونی ئەو هەژمونەی کە ئێستا ئێران بەسەر حکوومەتی عێراقەوە هەیەی لە یاخود لە ڕابردوودا هەی بووە لە ڕێگەی هێزەوە لە ڕێگەی میلیشاکانەوە ئەم هەژمونەی خۆی سەپاندوێتی دەبێت عێراق خۆی بڕیار بدات چه حکوومەتێکی دەبێت لە داهاتوودا چه سەرۆکوەزیرانێک سەرۆکایەتی حکوومەتی عێراق دەکات ئایا دەیانەوێت مامەڵە لەگەڵ ئەمریکا بکەن بەم شێوەیە کە باسمان کرد یاخود دەیانەوێت وەک ڕابردوو هەژمونی ئێران بەهێز لەسەریانەوە بەردەوام بێت ئەمە جیاوازەکەی نێوان ئێران و ئەمریکایە و هەموو هەژمونی ئێران با بڵێن ئەمریکا ویستی ئەمریکا لەسەر عێراق ئەوەی لایەنەکان پێکەوە هەماهنگ بێت بەو دەرەنجامەی لە هەڵبژاردنەکانە بەدەست هاتووە بۆ بارودۆخەشەوە هەیە لە دەستێوەردانی دەرەچی بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق پێتان وایە حکوومەتی نوێی عێراق هەروە بە ئاسانی پێکەهێنرێت پێم وابێت پێکێنانی حکوومەت لە عێراق ئاسان نەبووە هەرگیز ئاسان نەبووە چەندین کللتوری جیاواز چەندین گروپی جیاوازمان هەیە کۆکردنەوەی هەموو لایەنە جیاوازەکان بۆ حکوومەت پێکێنانی حکوومەتێک کارێکی قورسە شیعەکان لە عێراق بیرروبۆچوونی جیاوازیان هەیە بەراورد بە کورد لە هەرێمی کوردستان و لە ڕابردوودا ناکۆکی هەبووە پرسیارەکە ئەوەیە چه ئەجەندایەک هەیە ویستی گەلی عێراق چی دەبێت ئایا هەموو لایەنەکان لەسەر چی ڕێک دەکەون بۆ ئەوەی حکوومەتێک پێک بێنە لە داهاتوودا عێراق بخەنە سەر ڕێڕەوێکی سەقامگیر و بەرەو ئاسۆی پێشکەوتنیان لێوە دیار بێت ئەگەر هەموو لایەنەکان نەتوانن لەسەر ئەم
ئەجەندایە ڕێکەون و نەتوانن لەسەر پێکەوە بەستنی کولتورە جیاوازەکان شیعە و سوننە و کورد ئەگەر ئەم سێلایەنانە لەسەر ئەم کولتورە جیاوازی کە هەیەە سرەڕای ئەم کولتورە جیاوازە هەیە نەتوانن ڕێکەون ئەمە خراپ دەبێت بۆ حکوومەتی داهاتوو و تا ڕادەیە کاریگەریشی لەسەر پەیوەندیەکانی عێراق دەبێت لەگەڵ وڵاتانی دیکە ئەگەر سەرکردایەتی عێراق حکوومەتی داهاتووی عێراق هەموو ئەم لایەنانەی کە باسمان کرد لە بەرچاوی بگرن لایەنەکان پێکەوە لەسەر ئەجەندایەک ڕێککەون ئەو کاتە پێکهێنانی حکوومەت ئاسان دەبێت. باش بەڕێز ئیلیگۆڵت سەرۆکی ئینستیتیوتی گۆڵت لە واشنگتنەوە لەگەڵمان بووی سپاس بۆ کاتەی بێمەت بەخشی.